قادرکردمان گرتووە لە کۆمپانیای داناغاز بە هۆی نەبوونی خزمەتگوزارە سەرەتایەکان و دانەمەزراندنیان لە کۆمپانیای داناغاز دانیشتوانی ناحیەی قادرکەرەمی سەر بە قەزای چەمچەماڵ و گوندەکانی دەوروبەری گردبوونەوەی چینابەزایان ڕێخستوو بۆ ماوەی زیاتر لە 5 کاتژمێر ڕێگای تەنکەرە نەوتیەکانی کۆمپانیای داناغازیان داخست و داواکار بوون لەلایەنە وەکو مەلایەکی ئاینی پەیامم بۆ خەڵکی کوردستان، پەیامم بۆ پێشمەرگە قارەمانەکان، پەیامم بۆ ژن و مناڵ و پیاوی ڕیسپی و ڕئیسی عەشەت و هەموو چین و توێژەکان بێنە سەر جادە، بێن هاوکاریمان بکەن. ئەمە دیفاع لە پارەی ئێوە، لە داهاتی ئێوە، لە گیرفانی خاڵی ئێوە، لە گیرفانی بەتاڵی پێشمەرگەکان کەوا خۆیان ئەدەن بە شەهیدکردن لە پێناوی ئەم خاک و نیشتیمانەدا. دیفاع لە ئێوە ئەکەن، وەرنە پێشەوە ئێوەش هاوکاریمان بکەن. ئەم خەڵکە یعنی نیوەی کوردستان حسابکە نەحی قادرکەرم کارەبای دابینەکان، نەحی قادرکەرم خۆی کارەبای نییە. ئەم جادەیە لە 74 کراوە تا ئیساکە تازێکی چای نەکراوە تا چێتە نەحی سەنگاو. خەڵک هەمووی ئەزانیە. ئەم شەریکەی نەوتەیشە کۆمەڵی لە قادرکەرەمە لە سەرەتاوە هەتا ئیسا هەمووی شەریکە، ئەڵێ شەریکنم درۆکە. خەڵگەڵێک گەندەڵ بەس مناڵم گەندەڵانە هەمووی دزە. خۆی دز کەلیمەیە سوکە، خەڵکی کا دەنگەدەڵ کەلیمەیە جوارە، هەمووی دزە. بەڕێوەبەری ناحیەکەش داواکاری هاوڵاتیان بەڕەوا دەزانێت و ئاماژە بۆ ئەوە دەکاتکەوە ئەو داواکاریانی کە لە دەسەڵاتی ئەواندا بێت گەیاندویانە و کاریان لەسەر کردووە و بەم زوانە ئەنجامی دەبێت. بەڵام کۆمەڵێک لە داواکاری خۆپشاندەران لە سنووری کاری ئەواندا نییە و پەیوەندی بە قایمقامیەتی قەزای چەمچەماڵەوە هەیە. لەبەرەوەی خۆمان لە خەڵکین هەموو خۆپیشاندار و داواکارێکی خەڵک بەڕەوا زانین. بەڵام وەما عەلە الرەسوول ئیلا البەلاغ، ئیش و کاری ئێمە بەس گەیاندن. پێشتر داواکاریەکانن گەیشتووە لە باڵەکانی حکوومەتەوە ئەوەندەی ئێمە ئاگدارین داواکارەکانشان لە مەجالی یاخۆت لە باری جێبەجێکردنە تەنها مشکلەی کاتمان ماوە، چکە لە داواکارەکان لە ئەنجامی داواکارەکانی ئەوان و فشاری ئێمە و دەستگاکانی حکوومەت سندوقێکی خەیری کراوەتەوە بۆ پرۆژە بۆ ئەم ناوچەیە. ئەو سندوقە خەیرێک پارەی تێچێ، ئەو سندوقەکەی پارەکەی گەیشتە بایی پرۆژە ئەکرێ بە پرۆژە. بەڵام ئەو خۆپیشاندانە دوو بەشە، بەشێکیان بەڕاستی ئەوەی کە ئێمە لەگەڵ نوێنەرەکانە دانیشتین زۆرتر پەیوەندی بە قایمقامەتی قەزای چەمچەماڵەوەیە، چکە ئەوان داوای گەیاندنی ئاوی گۆبتەپە بۆ چەمچەماڵەکان. ناحیەی قادرکەرم لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای چەمچەماڵە و ژماری گوندەکانی 52 گوندە و لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە کراوە بە ناحیە و ژماری خێزانەکانی لە ئێستادا 170 خێزانە و کەمتر لە 14 کیلۆمەتر لە کۆمپانیای داناغازەوە دوورە. ڕۆژانە و لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکان و نەبوونی ڕێگەوانی پێویستەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گردوونەوە و خۆپشاندانی ناڕەزایی ئەنجام دەدەن. دوێنێ لە ناحیەی تەچێ و پێرێ لە چەمچەماڵ و ئەمڕۆ لە ناحیەی قادرکەرم هاوڵاتیان داواکان لەلایەنە پەیوەندیدارەکان بەدەم داواکاریەکانیانەوە بچن، ئەگەرنا ڕێگەی تووتر دەگرنە بەر. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی قادرکەرم.